کە پەنجەی شوش و ناسکت لەسەر سێتاری سەرسنگت هاتنە سەما، وەک بزانی چرپەی چەند ڕاز خوڕپەی نیاز، شەپۆلی چەند ئاواتی دوور خزابێتە کونجی دەوەڵ، کە لە پڕ دەنگت هەڵهێنا چەندە ماسی حەز و تاسەی دەریای دەروونە موروژان، چەندە وردی لە نێو هەستم کەوتنە سەما. من نازانم بەڵام ئەوەندە ئەزانم، نە ئەو شەوە نە شەوانی دوای ئەو شەوەش لە بیری من نەچوویتەوە. بیرت وەکو پەپولەی ڕاز بە دەور شەمی خەونەکانما ئەخولێتەوە. دەم خۆش کاک حەمیدگان، دەست و پەنجە خۆش کاک ڕەوەند. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو، خۆشحاڵین لە دیمانێکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی پێتان شاد دەبینەوە. ئەمڕۆ باس لە خاتوونێکی جوان نووسەکەین، ئەویش ژیلا حوسێنیە. میوانەکانی ئەمڕۆمان خاتوو هێرۆ مەولودیە، بەخێربەی خاتونگیان بژێ زۆر سپاس. لەگەڵ کاک ڕەوەند کەمال بە ئامێری عود بەخێربەی، بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. خاتونگیان ئەکرێت ژیلا حوسێنیمان پێ بناسێنیت؟ ژیلا حوسێنی ژنە شاعرێکی نێخوازی ڕۆژهەڵاتی کوردستان بووە کە لە شاری سەقز لەدایک بووە. جیاوازی ژیلاش هەروەکو ژنانی دیکە لە ناو کۆمەڵگایەکی پیاو سالار، لە ناو کۆمەڵگایەکە کۆمەڵێن نەریت و کللتوری پیاو سالاری زاڵ بۆ بەسەریدا، لە ناو خێزانێکی بڵین تا ڕادێکی زۆریش کلاسیک و سنەتی لەدایک بووە، هەرچەندەکە خێزانەکە تا بڵێ خێزانێکی ئەدیب بوون، خێزانێکی خوێنەوار بوون، خێزانێکی ڕووناکبیر بوون، باپیرە گەورەی خۆشنووس بووە و هەروەها دەستی نووسینی شعریشی هەبووە، باوکیشی دادوەرێکی چالاک بووە. نووسی مەبەستی شێخ عەبدولقادر. بەڵێ شێخ عەبدولقادر باپیری. شێخ مەرانج بێگومان کەسێکی زۆر ڕووناکبیر بووە، بەڵام لەگەڵەوەی کە زۆرجا باسی شێخەکان دەکەین، بە تایبەتی شێخەکانی دۆزەڵدەرە، ڕەنگە بیرۆکەیەک بێتە مێشکی هەندێک کەس کە لایەنێکی ئاینی زاڵ بوو بێ بەسەریانە، بەڵام ئەو پێچەوانەی خێزانەکانی دیکە ڕۆتێکیان گرتە بەر ئەم خێزانە بە تایبەتی هانی کچەکانیدا، بە تایبەتی ژیلاکە لە سەرەتاوە دەستی نووسینی هەبووە، لە بواری نووسیندا و ئاشنا بووە با نووسین و سەرەتای نووسینەکانیشی وەکو هەموو خەڵکی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان بە فارسی بووە و دوای هێدی لەگە کتێبخانەکەی باوکی بە کتێبی کوردی ئاشنا بووە و ڕوتی نووسینی شعری کوردیشی بە تایبەتی بەنووسینی هەستەکانی خۆی، بەنووسینی ئازارەکانی خۆ، ئازارانی کە وەکو هەموو ژنانی دیکە ڕەنگە ئازارەکانی ژیلا زۆر جیاوازتریش بوو بێ، لە کۆمەڵگایەکی بچووک، لە کۆمەڵگایەکی داخراو تا ڕادێکی زۆری سنەتی ئەمانەوای کرد کە ئازارەکانی زۆر بێت و وەکو دەردە دڵێ وەکو نووسینەوەی هەستەکانی خۆی لەسەر لاپەڕەکان بینەخشێنێت. بەڵام ئەوەی هەستی پێکەین لە ژیانی ژیلا حوسێنیە، باوکی پێم وایە دادوەر بووە لە دادگا، خاوەنی کتێبخانەیەکی گەورە بووە، خوێندەوار بووە، زۆر ژیلای هەندا بێ بۆ نووسین و بۆ خوێندنەوە بۆ ئەوەی کە بگاتە ئەو پلە ئەدەبی کە پێی گەشتووە. ژیلا لە تەمەنێکە تەمەنی مهرانی حوسێنی، بەڵێ مهرانی حوسێنی لەو تەمەنە هەستیارە بووە کە بە تایبەت لە تەمەنێکی وادا کە کۆمەڵێک چەرمەسەری کۆمەڵێن ناخۆشی بە تایبەتی لە تەمەنی 15 ساڵەیەوە ژیانی هاوسەرەتی پێکێنا، دوایەوە چێتە شاری سنە لەگەڵ ڕوتی ئەدەبیات و لەگەڵ شێعر و لەگەڵ ئەم کتێبانێکە ئاماژتان پێکرد لە کتێبخانەکەی باوکیدا زیاتر ئاشنا دەبێت، ئەومە زیاتر هانیدا و باوکیشی پشتگیری دەکات، دەوروبەریشی بێگومان هاندەری سەرەکی بوون. دیارە ژیلا هێندە زمانێکی جوانی هەبووە لە نووسینە کە بە فروغی کورد ناسراوە، ناوەندراوە. کاریگەری فروغ لەسەر ژیلا چی بووە؟ هەر ئەو زمانە سادەی کە لە شعرەکانی فروغی فەرەغزادا دەبینێ بە سادەیی و ساکاری کۆمەڵە وشەی
پشتی یەک ڕەدیف کردو و ڕیزی کردووە هێنایەتی هۆنی بێتەوە بەڵام لە کۆتاییدا خاوەنی و هەڵگری پەیامێکی ڕاستەقینە بووە کە لە ناخی ئەو مرۆڤ هاتووەتە دەرێ لە ناو شێعرەکانی ژیلاشە بەدی دەکرێت ژیلاژێکی بۆ لەو شاعرە نێخوازانەی کە جیاواز لە ژنانی دیکە هەرچەند کە ڕەوتی ئەدەبیات و ڕەوتی نووسینی شعر ڕەنگە لەو سەردەمەدا چونکە ژیلا 10 ساڵ دوای مردنی فروغی فەرغوزا لەدایک بووە لە ساڵی 1964 لەدایک بووە کە 10 ساڵ بەسەر مەرگی فروغی فەرغوزادا تێپەڕیوە بەڵام کۆمەڵێ سەرمەسەری و ناخۆشی کە لە ژیانی فروغی فەرغوزادا هەبووە لە ژیانی ژیلاشدا دەبیندێ بێگومان خوێندنەوەی بەرهەمەکانی فروغ دەبێتە دەواازەیەک بۆەوەی کە ژیلاش بتوانێت کە بوێرانە بێتە مەدانە چونکە نووسینی شعر تەنها ڕیسکردنی ڕستەکان یاخۆ ڕیسکردنی وشەکان نەبوو لە پاڵێکتریەوە کۆمەڵی بێری تێدا بوو کۆمەڵە شتی تایبەتی تێدا بوو دەبووای بیدرکانە کە کەمتر ژنێک بووە لەو سەردەمەدا بیدرکەن و کەمتر کەسێکیش بوو چونکە زۆربەی نووسینەکە ئەگە سەرنج بدەین کۆمەڵی نەریتی پیا و سالاری پێوە دیار کۆمەڵی لاینی پیاوانی پێوە دیار بەتەنانە لە مامۆستاژ ئاگادارمە بۆ لە بواری موزیکا کار دەکەن گۆرانەکانی ژنانش ئێستا کە ژنان دێڵێنەوە هەر ئەو گۆرانیانەیە کە پیا بۆ بێگومان ئێمە گەر باسی فروغ بکەین فروغ ناتوانانی تەنها بە ئافرەتێک باسیکەی کە ئافرەتێک بێ فارس بێ یا ئێرانی بێ فروغ بە شعرەکانی لە سەردەمی خۆیان وەکو کەسێکی یاخی زۆر لایداوە لە زۆربەی دابوو نەریتە کۆمەڵایەتەکان و یاسا شعریەکان بە تایبەتی بۆ زمانی ئافرەت بێگومان بۆتە نوێنەری ڕاستەقینەی دەردەکانی ئەمە لە قۆناغی دووەمی شعرەکانی ژیلای هەستی پێکەین لە قۆناغی یەکەمی داوەکو باسم کرد باسکردنی ئازارەکانی خۆی بوو بەڵام کە وردە ئازارەکانی خۆی چاو لێ دەکات و دێتەوە مەدان دێتەوە بازنەیەکی گەورەترەوە کۆمەلگایەکی چونکە ژیلا دوای لە سەقەز ژیانی هاوسەرەتی پێک دێنێ دوای 5 ساڵ زیابوونەوە بەرهەمیشی کچێک دەبێ بە ناوی بەهار وەکو ژیانی فروغی فەرغوزا دەبێت لە تەمەنی 15 ساڵیە بەڵام بەو جیاوازەیە کە فروغ بنەماڵی ڕازی نەبوون کە ئەو زەواجە ئەو ژیانی هاوسەرەتی بێک بێنێ بەڵام ژیلا خزمی خۆی و ئامۆزای خۆیەتی هاوسەرگیری لەگەڵداکە تێدەپەڕێ و قۆناغی ژیانی دەچێتە شاری سنە و لەوێ لە دەنگ و ڕەنگی سنە کار دەکات و بەرنامەی ئێمە و جێگران کەوابێ بازنەکەی گەورەتر دەبێت و کۆمەڵە ژنی دیکەش دەناسێ ئازارەکانی ئەوانش دەناسێت دەبینێ ئازارەکانیەکەن بێگومان ئەو یاخی بوونە ڕەنگەداتەوە لە ناو شێعرەکانی ژیلا وەکو لە ناو شێعرەکانی فروغ فەرغوزاداشدا هەیە خاتمگیان ڕەوتی ئەدەبیات و شعری نوێی کوردی لە ڕۆژهەڵات دوای مردنی ژیلا و دوای ئەو نووسینە جوانانەی چۆن ئەبینیت ئێستا ئەگە باسی ڕوتی ئەدەبیاتی شعری نوێ بکەین بە تایبەتی کاتە باسی شعر دەکەین ڕەنگە زۆر کەس بڵێ ئەو شعران چەند هاوانی کە ڕادیف و قافیەی هەیە و عروزی نووسرا ئەمانە شعرە ڕەنگە شعری نوێ کەمتر کەسێک هەبێ یا گوێی لێ بگرە ڕەنگە شعرەکانی ژوای کرد بێت کە گوێگری نەبێ یا خوێنەری نەبێ بەڵام ئەو ڕەوتە نوێی شعری شاعران بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان دوای سوارەی ئیلخانیزادە دێت و ئەم ڕەوتە ئەگرێتە ئاستۆی خۆی و دێنێ پەیامی ڕاستەقینی خۆی یاخود ئەو خەیاڵە ئەو تەسویرێک کە پێویستە لە ناو شعردا ڕنگ دەداتەوە جێگا و ڕێگەی خۆی دەکاتەوە ئەمەش لە ناو شعرەکانی ژیلا حسێنیدا دەبینێ کە لەو سەردەمەدا هەڵبەت مەستورە ئەردەڵانیشمان هەبووە کە ئەو هەر بۆ شێوازی سونەتی و کلاسیکیە نووسیوێتی کەمتر خۆی لە قەرەی شعری نوێداوە بەڵام ژیلا حسێنی هات ئەو بەڵام سەردەمەکەی مەستوری ئەردەڵانی زۆر جیاوازتر بوو بێگومان 200 ساڵ لەبوو بێگومان ڕەوتەکە ژیلا حسێنی هات بە ڕەوتێکی نوێ خوازانە بە ڕەوتێکی نیمایانە خۆ بڵێ بە ڕەوتێکی تایبەت بەخۆی هادە و ئازارانی ڕەدیف کرد کە سەیری شعرەکانی دەکەی بە سادەی و ساکاری دەبنێ ڕەنگە زۆر کەس بڵێ زۆر بەسیتە زۆر سادە و ساکارە میش دەتوان بگەین و بەڵام کە لە کۆتاییدا سەرنج دەدەی هەڵگری ئەو پەیامەیە کە پێویستە لەو سەردەمەدا ژنێک باسی بکات و ژیلاش ئەمەی لە ئەستۆ خۆی گرتووە پێم وایە خەندەخان بە شعرێکمان بخوێنیتەوە بە خۆشحاڵیەوە شاید لە ئاوێنەکەم بپرسە لە شانەکەم لە باڵنج و ئەو چرایەی لە ژووری خەڵکزە سووتێ ڕۆژی چەند جار شەوی چەند جار خۆشەویستیت هەناری دڵمە گوشێ لە ئاوێنەکەم بپرسە لە شانەکەم لە باڵنج و ئەو چرایەی لە ژووری خەڵکزە سووتێ ڕۆژی چەند جار شەوی چەند جار خۆشەویستیت هەناری دڵمە گوشێ و
شیلەی ئەوینە سوورەکەت گۆناکات ئەڕەنگێنێ چەند جار بێدەنگ ڕستەی یان خۆشت ئەوێ لێوەکە مەبەسێ ئەو خۆشکە بخەن هێرۆخان ئێمە وەکو سێری ژیانی ژیلای حسێنیەکەین ژیانێکی کۆمەڵایەتی سەخت ژیاوە بە تایبەتی کە لەو تەمەنە مناڵیە شووی کردو و بە دایک و بە خاوەنی مناڵ کە ئەمە لە کۆمەلگایەکی ترا بێ ئەمە کەسە بە مناڵ یاعتیبارەکرێت چکە لە خوار بڵین تەمەنی یاساییەوەیە ئەمە کاریگەری زۆر بۆ بێگومان لەسەر دەرونی بەڵام دای نەبڕیوە لە شێعر و ئەدەبیات یعنی بەڵام ئەمە ئەکاتە قۆناغی یەکەمی دەستپێکردنی شێعر و نووسینی کە وەکو باسمان کرد ئەم لە دوو قۆناغ بەرژیاوە جیاوازی بین نێوان قۆناغی یەکەم و دووەمی چییە؟ من هێندە ئەزانم لە قۆناغی دووەمە کەسێکی یاخی بووە بەڵام ئەو جیاوازی کە لە نێوان قۆناغی یەکەمی نووسینی شێعر و قۆناغی دووەمە هەیە چییە؟ ئەو قۆناغا ئەگەر سەرنج بدەیت نەک ژیانی ژیلە ڕەنگە سەرنج بدەیتە ژیانی بەشێکی زۆر لە شاعرانی دیکەش ئەم قۆناغا هەر دەبینرێت لە سەرەتای دەستپێکردنەوە لە سەرەتایەوەی کە دەتێتە ناو ژیانێکی دیکە پاشان کۆمەلگای لە کۆمەلگایەکی دیکە دەگۆڕێ لە قۆناغی بۆ قۆناغێکی دیکە ئەمە ڕاستەوخۆ ڕنگدانەی هەبووە ژیلە ناودارترین شاعری دەی هەفتا بووە لە ناو ژنانە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمەش زیای کردوتەوە لە قۆناغی یەکەمدا هەروکو کوتمان کە ئازارەکانی خۆی باز دەکات بەڵام لە قۆناغی دووەمدا لەگەڵ ڕەوتی ئەدەبیات لەگەڵ ڕەوتی شعر ئاشنا دەبێت لەگەڵ شاعرانی دیکە پەیوەندی دروست دەکات لە کاتێکدا لەو بارودۆخەدا پەیوەندی گرتن لە ڕێگەی ئینتێرنێت وەکو ئێستا نەبووە بتوانانی بە سادەی و ساکاری لە ڕێگەی کۆمەڵی ماڵپەڕی کۆمەڵاتی بتوانانی کە پەیوەندی کۆمەڵاتەکان دروستکەیت و شاعران و هونەرمەندان بتوانن کە ئەو پەیوەندی دروستکەن بەڵام ژیلە توانی لە قۆناغی دووەمی ژیانیدا لە ڕەوتێکی زۆر باشدا لەگەڵ شاعرانی ناوداری و مامۆستا شێرکۆبێکەز لەگەڵ کەسانێک و فەرهاد شاکەلیوان لە ئوروپا بتوانن لە ڕێگەی نامە و نووسینی نامە ئەو پەیوەندیە دروستکە کە هەر بەداخەوە بەهۆی بۆی کە بیبینێەوە بڕیار بووکە لە تاران مامۆستا شێرکۆبێکەس ببینێت لە ڕێگادا تووشی کارەساتی ڕووداوی ئۆتۆمبیل بێت و گیانی لە دەستدا لە تەمەنی 32 ساڵیدا کەواتە ئەمە ئەو ژیانی ژیلا وای لێ دەکات کە کاتی شعری کەسانی دیکە دەبینێ ئازاری کەسانی دیکە دەبینێت دەچێتە کۆمەڵگایەکی دیکە و ئەو ژنانی دیکەش دەبینێ تەنها نبینێ کە ئازاری خۆەتی ئەم ئازارە گشتیە هەمووی ئەوانش هەوڵەدا کە ئەویش زاڵ بێ بەسەر ئەم ئازارەیدا ژیلا پێچەوانەی کەسان دیکە کە زۆر کەسی دیکە دوای ژیلا هەوڵیدا کە ئەو ڕەوتە بێتە مەدان بەو ڕەوتە بێتە مەدان و ئاسپی خۆی چاودا بەڵام بەداخەوە نەیتوانی وەجا بڕە نەریتەکان ئێش بەڵام ئەو ڕەچەشکێن بوو ڕەچەشکێنی و یاخیبوونەکەی ژیلا وای کرد کە بە بەرهەمێکی زۆر کەمیشە بێتە ناودارترین ژنی شاعری ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا. بەڵێ خاتونگیان ئەو خاصیەتانە چییە کە شعری ژن لە شعری پیاوجیا ئەکاتەوە و ئایا ئەتوانین بڵین ژیلا لە شعرەکانی توانیوێتی مۆرکێکی ژنانەی هەبێت؟ کاتە باسی شعر دەکەی کوتمان کە شعر هەم کلاسیکمان هەیە شعری نوێمان هەیە و شعری سپیمان هەیە ژیلا لە شعری نوێدا دەستی پێکرد هەنگاوینە هەچەند هەندێک شعری دیکەشی هەیە لە قاڵبی کلاسیکدا بەڵام ئەو تۆنیە بەڵام جیاوازکردنەوە هەموو قاڵبی شعرەکان دیارە کە شعر دەبێت هەڵگری پێیان بێت تەنها نووسین نەبێت تەنها نەبێت کە هەستەکانی خۆت بدرکێنی ئەگەر پەیامێکت پێ بوو بێگومان دەتوانێت لە ڕێبازەکەی خۆیدا سەرکەوتوو بێت و پەیامی خۆی بگەێنێ شعرەکانی ژیلا گەستەرن بدەیت ئێستا ئێوە شعرەکەتان خوێندەوە باسی کرد لە ئاوێنەکەم بپرسە ژن هۆگری ئاوێنەیە بەرداوام لە بەردەم ئاوێنە یاخود لە بڕگەیەکی شعری دیکەی خۆیدا باس دەکاڵە سەرپۆشە شڕەکەی دایکم دەستبەرداری سرم نابێ ئەڵێ من هی داپیرەتم ڕەنگە ئەویش لە داپیرەی خۆیەوە بۆی بەجێ مابێ سەرپۆش تایبەت بە ژنانە ڕەوتەکە لەو کللتورەوە ینی سینگ بە سینگ یا بەو شێوازە بەرە بەبەرە هاتووەتە پێشەوە لە شعرەکانی ژیلاشدا ڕەنگی داوەتەوە و ئەو شەناسکانی کە پێویستە ژنبوون تەنها لە شعرەکاندا بەمانەوە نییە کە باسی جەستەی یاخود بەشێ لە جەستەی ژنکەی باشە هێرۆخان بورە بەس پێم خۆش بوو شعرێکی ژیلای حسێنی بەدەنگی خۆت جۆمە لێ بۆمان بکەین کە تاوا هەستی ژنانەی تێدا بێگومان هەستی ژنانێکێکی لەو هەستانە هەموو جارێک کپکراوە یەکێ لە هۆکارەکانی کپکردن خودی ژنان بوون کە نەهاتونەتە مەدان و ئەو دەنگەیان دەرنەبڕەوە بەڵام ژیلا بوێرانە باسی کردووە بە تایبەتی لەم شعرەدا بە ناوی ئەی عاشقلوت بەرزەکە.
ڕۆیشتیت و وا دەزانی لە دوای تۆ ڕۆژ نابێتەوە ڕۆیشتیت و وا دەزانی لە دوای تۆ ڕۆژ نابێتەوە هەوری تاسەت لە ئاسمانی شێعرەکانم ناچێتەوە خۆتت بەچی هاتە بەرچاو تیشکی هەتاو فێنکایی ئاو هیچیان نەبووی بۆیە زەوی خۆشەویستیم بە بێتۆش هەر پڕ بەهرەیە دەمی شێعرم هەر پڕ خەندەیە ئەی ئاشقە لوت بەرزەکەم دڵنیام گەرجارێکی تر دێیت بکەویتە ئەم ناوە لەبەر گرشەی پێکەنی ما خۆت ناگری لەبەر چاوی حەپەساوی بێبەزەتە ئەو ژنەی وا دڵت ئەکرد بە ژێر سیغار چرای چاوی هیواکانی داگیرساوە و لە دووری تۆ خەت ناگری دەم خۆش خاتونکیان بەڕای تۆ ژیلا چەندێک توانوێتی ئازاد بێ لە نووسینە وەکو کتم ئازادی لە دەرخستنی وشەکانە لە وشانەدا کە دەبینی بۆ نمونە لە دووری تۆ قەت ناگری هەڕەشەیەکە بۆ بەرامبەری ڕەگەزی بەرامبەری بێمنەتم لێت هاتی نەهاتی نەهاتی لە قسەکانی دادەری دەخا لە وشەکانی لە ڕستەکانی لە شێعرەکانی کاتێ دەیخێنیتەوە ئەو بوێری و ئازادیە بۆ خۆی هێناوێتی ئەو مافی کە باسی دەکەن لە ناو ژناندا ماف دەڵێن کە وەردەگیرێ نادرێت ژیلا هەوڵی داوای لە ناوچ ئەگەر لە دنیای خۆیدا لە دنیای ژیانی خۆیدا لە ژیانی هاوسەرێتیدایە خۆ لە ژیانی کۆمەڵایەتیدا کۆمەڵگا لە ئیزەوت بێت لە ڕووی سیاسی و کۆمەڵاتی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو لە ناو نووسینەکانی بە ئازادانە درکاندوێتی ئەو ئازادیە جوانش کە لە ناو شێعرەکانیدا ئەوی جیاواز کردەوە بێگومان من ژیلای حسێنی بێجگە لە ئەو شێعرانی کە خۆی نووسیوێتی جگە لەو شێعرانشی کە بە کوردی نووسیوێتی کۆمەڵی شێعریشی بە زمانی فارسی نووسیوە بەڵام هەوڵی تر و بەرهەمی تری هەیە وەکو گەلێکی تەواو نەکراوە لەو کارانە بەداخۆ وەکو ئەو کۆمەڵە شێعرانی کە بۆ مناڵانی نووسیوە کە چاپیش نەکراوە پێم وایە وەرجێڕانی چەند شعرێکی فروغی فەرقزاد بۆ سەر زمانی کوردی هەروەها وەرجێڕانی داستانی بەربات ڕەفتە ئەوەی تەلەبێ مەغفرەتی سادقی هیدایەت بەڵێ ئەوەی بەربات ڕفتە نووسینی خۆیەتی پێم وایە بەشێک لە گوتیان کە ئاماژەیان بۆ کەمە چیرۆکی فارسی وەری جێڕات و سەر زمانی کوردی بەڵام تا ئێستا چاپ نەکراوە خۆشی حەزی لێ نەبوو دیارە چاپ بکرێ و بڵاو بگرێتەوە ئەم بابەتی چاپ نەکراوە ئەمانەی دوایی جگە لە گەشەی ئەوین و قەڵای ڕاز کە دوو دیوانی قەڵای ڕاز دوای بەداخەوە فەوت و کۆچی دوای ژیلا چاپ کرا لەلایەن خوشکیەوە ناحیەتی سێنی و کۆمەڵە چیرۆک و بابەتی هەروە شێعری فارسی و کوردی لە خۆ دەکرێت و گەشەی ئەوین وابزان بە بڕوای من نەجوانترین بەرهەمی ژیلایەکە ڕنگدانەوەی فەزایە خۆ بڵێ دنیای ژنانە زیاتر تێدا بەدی دەکرد چونکە هەڵبژێراوی خۆی بخۆی دەزانی کامە شێعرەوە کامە هۆنراوە پێویستە چاپ و بڵاو بکرێتەوە دوای کۆچەکەشی کە قەڵای ڕاز بڵاو کرایەوە خاتونکیان کەس لە خێزانەکەی ژیلا بە هاوشێوەی ژیلا شێعر ئەنووسێت بێگومان دوای ژیلا نەک ژیلا بووە پێشەنگێک بۆ تەنها بوونە ماڵی خۆی و بۆ کچەکەی خۆی کە ئێستا دەستی نووسینی و قەڵەمێکی جوانی هەچ لە زمانی فارسی وەچ لە زمانی کوردیدا بە هەردوو زمان دەنووسێت و ئێستا لە دەرەوەی وڵاتیان بەسەردەبان ناهیدی حسێنیش دەستی کرد بنووسین بۆ خوشکەکانی دەستیان کرد بنووسین و تەنها بۆ پێشەنگ بۆ ژنانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ هۆکارێکە ئەم خانمە بوێرانە خۆی هاتە مەدان چەندین ئەنجومەنی ئەدەبی لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوون و ئەو بۆ پێشەنگ وە بووە عەلەمدار بە شێوازێک بۆ ئاڵا هەڵگیری ئەو ڕەوتەی ژنانی کە ئێستاش کۆمەڵی ژنی دیکە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر بەو ڕەوتە دێن و بەردەوامە لەسەر نووسین و شێوازە بەزام کاتیەوە هاتووە کاک حەمید شێعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە مەرجی ئەوی بۆ نەگرێ بۆ نەکەم گریان و شین دڵ لە کوڵدایە و دەرونی من خەمین ئاسمان تاریکە ئاسۆ پڕ لە کین وا ئەوین ئەمرێ ئەوین ئەمرێ ئەوین کە تۆ هاتی لەگەڵ تاپێکەنین هات
کە ڕۆیشتی هەناسەی سارد و هەیهات هەمووی هەر هاتوچوونە کاری دنیا بە تەنیا هەر خەمە هەر دێ ئەگەر هات ئەبارێ هەوری خەم لەم شارە بێتەوە واوەی لایە خەمە هاوارە بێتەوە ئەسیری دەردی دووری بوو دڵی من تەمە شینە خەمە گریانە بێتەوە کچی خەمباری شاری ئاگراوی ژەمێ خۆشی نەدیوە گیانە بێتەوە ئەگەر بێت و نەبارێ هەوری شارم لەبالە کاسەکەم خوێناو ئەبێتەوە دەم خۆش کاک حەمیدکە دەم خۆش دەست و پەنجە خۆش کاکڕات دەست خۆش خاتوگیان کێن ئەو شاعیرانی کە شعریان بۆ ژیلان وسیوە بێگومان کاتێک کە دوای کۆچی دوایی ژیلا کۆمەڵی شاعری ناودەرک و مامۆستا شێرکۆبێکەس کە بڕیار بوو یەکتر ببینن بە چەندین زار نامەیان ئاڵ و گۆڕ کرد و پێکەوە ئەم ڕوودا بۆ هۆکارێکە نەیبینێت و دەنگدانەوە و ڕنگدانەوەی ڕاستەخۆی لەناو شعرێکی مامۆستا شێرکۆبێکەسە کە بۆ ژیلای نووسیوە بەروە چەند نووسەری بەناوبانگی دیکەی وەکو مامۆستا عەتانە های کە ڕۆمانووسە چیرۆکی تایبەتی بۆ ژیلان نووسیوە و کۆمەڵی کەسی دیکەش ڕەنگە هەبن بە تایبەتی دوای مەرگی ژیلا نەبووە هۆکارێکە کچان ئەوکو باسم کرد بێنە ناو مەیدانەوە لە چلەکەیدا کۆمەڵە کەسی دیکە هاتن و بە جیاجیا بە تاک و تەرا هاتن و شعری تایبەتیان بۆ مەرگی وەخۆ بڵین بۆ جوانە مەرگبوونی ژیلای شاعر لە تەمەنی 32 ساڵیان نووسیوە بەڵام گرنگترینیان ئەو دوو بابەتە بوو مامۆستا شێرکۆبەکەس و مامۆستا عەتانە های بێگومان ژیلای حسێنی گەر وتمان باسی زمانی شعریمان کرد زمانە شعرەکەی زۆر سادەیە دیارە هەر وەکو سەرەتا وتمان کاریگەری فروغی فەرقزاد و بەڵام تەنها ئەو نییە کاریگەری شاعیرانی گەورەی تری ئێرانیشی لەسرە وەکو نیمای یوشید یا ئەحمەدی شاملو یا گەلێک لەو شاعیرانی ئەو سەردەما سهرابی سۆرابی سفێنی بێگومان ئەم شاعیرانە نەک لەسەر ڕەوتی شعری ئێران کاریگەریان هەبووە توانی بڵێ لەسەر ڕەوتی شعری جیهانی کاریگەریان هەبووە بەڵام هەستەکەین شعرەکانی ژیلای حسێنی لەگەڵ کەمی لەگەڵ ئەوەی کە نووسینیشی زۆر نەبووە بەڵام زۆر زیندووترە لە نووسینی گەلێک لەو شاعیرانی کە زۆر زۆر لەویش زیاتریان نووسیوە هۆکاری زیندوێتیەکە بوو ئەو ئەگەڕێتەوە ئایا ئافرەتەیان شعرەکان خۆی کاریگەر بوو ڕەنگەی گرنگترین هۆکار تاکە ئافرەت بوون بێنی تاک بووە کە توانێتی بوێرانە بنووسێ و لەو سەردەمەدا لەو سەردەما لە کوردستانی ڕۆژهەڵاتە بەڵێ بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لێرە هەبوو کە کۆمەڵی کەسی باشە بوون کە ژیلا ڕاستەخۆک و ئاماژەم پێکرد پەیوەندی پێیانە هەبووە کەوتبوو ژێ کاریگەری بەتایبەتی لە ڕووی ئەدەبیاتی کوردیەوە بەڵام لە ڕووی ئەدەبیاتی فارسیەوە پێشتریش کە ژیلا شعریم شاعیرانی خوێندوێتەوە کاتێککە لا ئیرادی کە کاتێک خۆت ئەو شعرانە دەخێنێتەوە کەوتە ناو دنیا و فەزایەکی تایبەتی شعریەوە ژیلاش بە دوور نەبووە بەڵام گرنگترین هۆکاریەوە بووە کە ئەو یەکەم کەس بووە و تاکە کەسێک بووە بوون ناڵم نەبووە کەسانەی دیکەش بوون و ئێستاشر هەن بەڵام بوێر نەبوون لە نووسین پێم وایە گەرتە من بواری باە گەلێک شتمان شایدیەوە دەبووین کە ئێستا بەرهەمی ناوازەتر و بەرهەمی باشتر و ڕەنگە مامۆستایکی پێشنگ بە بیتوانێتە ڕوتی ئەدەبیاتی ژنان چونکە دوای ژیلا کەسی دیکە نەبووە کە ئەو ناوبانگە دەربکە ڕەنگە ڕەوتەکە بەرەو لایەکی دیکە بڕۆشتای خاتوگیان شعرەکانی ژیلا کراون بە گۆرانی چەند بەرهەمێکی بە تایبەتی لەلایەن ژاڵەخانەوە بە ناوی میوانداری سێتارێک و سێ گۆرانی سێ بەستی دڵداری ئەمە کراوەتە گۆرانی وە هەرچەند شعرەکانی ژیرا لێریک نییە کە بتوانیت بەڵام بە داڕشتنی موسیقیەکی باش بەتایبێت مامۆستا زیاتر شارەزا لەباری موزیک لێریکی نەنووسیوە بەڵام ئەوان توانیویانەکە و هەروەها بزانم خاتوشەیەن تاڵەبانیشێکی لە بەرهەمەکانی ژیلا حسێنی کردووەتە گۆرانی هەرچەند ئاماژە بۆ بکەم جیا لە خاتوژیلا دوای ئەو کەسێک وەکو سیمیخانی چایتی شاتە مەیدانەوە ئێستا بەشێ لە شعرەکە
شێخەکانی کراوەتە گۆرانی تا ڕادێکی زۆر لێری کە بەڵام ڕوتەکە بەو شێوازم من حەز دەکەم بزانم ئەو بابەتانەی کە چاپ نەکراوە هێنی ژیلای حسێنی من بێگومانەوەکو دوا پرسیاری بەرنامەکە ئەو بابەتانی کە چاپ نەکراوە بڵاو نەکراوەتەوە لای چێن ئەو بابەتانەوە ئایا هیچ هەوڵدانێک هەیە بۆ چاپکردنەوەی ئەو بابەتانە بۆی بگاتە بەردەستمان بە تایبەتی ئەو بەرهەمی شعریانی بۆ مناڵانی نووسیوەیە ئەوەندەی من ئاگادار بم هەموو بەرهەمەکانی بە تایبەتی زۆربەی بەرهەمەکانی ژیلا بە شێوازی دەستنووسا لەلایەن خود لای خوشکێتی خاتوناهیدی حسێنی و بزانام کە دوایین بەرهەمێکی هەرە و قەڵای ڕازە بوو کە هەوڵیدا زۆرترین ئەو بابەتانەیە و ئەو بەرهەمانە هۆنراوەکانی کە پێویست بوو چاپ بکرێ چیرۆکەکانی چاپ بکرێ و بەداخەوە تا ئێستا هەوڵ نەدراوە بۆ چاپ و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی بە تایبەتی بۆ بواری منداڵان و چەند چیرۆکێکی دیکە و بزانام لە بەرنامەیان ڕەنگە بتوانێت کە ئاڵوگۆڕێکی بکەن یا بتوانێت کە بە شێوازێک دیگەوەش دەگەڕێتەوە بۆ هەم توانای بەرهەمهێنان و چاپ و بڵاوکردنەوەی ئەمەوشێکە پێداچوونەی پێویستی بینەرانی خۆشەویست لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی قەلەندەرخانەدا زۆر سوپاس بۆ بەردەوام بوونتان لەگەڵ بەرنامەکەمانە زۆر سوپاس بۆ میوانی ئازیزمان خات و هێروی مەولودی و ئەو زانیاری بەنرخانەی دەربارەی ژیلای حسێنی سپاس خاتونگیان زۆر سپاس بۆ برای مۆزیسیان کاکە ڕۆن کەمال و ئەو ژەنی مەسکەی ڕوودەکەی خۆشەویستان ئەڵلقەی ئەم جاری قەلەندەرخانە کۆتایی پێدەنین بە شعرێکی ژیلای حسێنی کە ئەم شعرە لەلایەن خات و ژاڵەوە کاتی خۆی کراوە بە گۆرانی و خەندەخانیش هەر بە گۆرانی پێشکەشمانەکە و تاکو ئەڵلقەیەکی تر و دیمانەیەکی تری قەلەندەرخانە هەر شاد و کامەران. سێ تاریک و سێ گۆرانی و سێ پەڕەشاری دڵباری یەکیان ناسی و بوون بە دۆستی گیانی سێ تاریک و سێ گۆرانی و سێ پەڕەشاری دڵباری یەکیان ناسی و بوون بە دۆستی گیانی بەیەکاوە ژوورێکیان گرت بەیەکاوە ژوورێکیان گرت لەو ژوورەشدا میوەنداری شەو بیر و تاسەیان کرد شەو تابایان ئەو دەستی ئاوی دەگوشی ئەو دەستی بە سەر ئەوی تێیان دێنا شەو تابایان ئەو دەستی ئاوی دەگوشی ئەو دەستی بە سەر ئەوی تێیان دێنا